بنیادنانی ئەم گەڕەکە دەگەڕێتەوە بۆ شەستەکانی سەدەی ڕابردوو لە سەردەمی عەبدولکەریم قاسمدا کە بۆ فەرمانبەران دروستکرا و باخشتی سوورەوکرا و نەخشەی تەلارسازیەکەی داڕێژرا، دابەشکرایە سەر کارگوزار و پۆلیس و پاسەوان و سەرباز. بەڵام ئیسکانی تازە بنیادنانی دەگەڕێتەوە بۆ سەردەمی عەبدولسەلام عارف لە ماوەی نێوان ساڵی 1965 بۆ ساڵی 1966 کە جیاواز لەسەر تەرزی ئیسکانی کۆن زیاتر بۆ فەرمانبەران دابەشکرا. لە ساڵی هەشتاکانی سەدەی ڕابردووش خانوو شەهیدانی لێ ئاوەدان کرایەوە و ئەوانەی لە بەرەکانی شەڕی عێراق ئێران شەهید بوون. لە دوای هەرەسێنانی بزوتنەوەی کورد حکوومەتی بەعەز گەڕەکی موسەنای قوت کردەوە و لە نێوان گەڕەکی ئیسکان و ئازادی بۆ هێنانی عەرەب و نیشتەجێکردنیان لەو گەڕەکەدا. لە بینی گەڕەکی بەرتەیشە و گەڕەکی ئیسکان باخی چوارباخە بوو کە هی تاڵەبانیەکان بوو. لە نێوە باخەدا ئاوێک یان جۆگەیەک لە ڕووباری خاسەوە هەڵبەسترا بوو بۆ تەشەی تاڵەبانی و مزگەوتەکەی و ئاوی دەدا. بەڵام لە دواییدا فرۆشرا و کرایە خانوو لەسەر شەقامە سەرچیەکەی گەڕەکەکە. لە نێوان ساڵانی 1970 و ساڵی 1970 عەلوەکە دروستکرا و تا چەند ساڵێک بەردەوام بوو کە لە دواییدا شوێنەکەی کرایە منەزەمەی حزبی بەعس و تا پرۆسەی ئازادی بەردەوام بوو. ئەم گەڕەکە کەوتۆتە خوار گەڕەکی ئازادی و هاوسنوورە لەگەڵ گەڕەکی زێویە و گەڕەکی بەرتەشیە و گۆڕستانی شێخ محێدین و تەشەی تاڵەبانی. ئەم گەڕەکە هاوپەیوەستی ئاینیە لە نێوان نەتەوەکان و لە هەمان کاتدا کڵێسە سوورەکە و مزگەوتی ئیسکان و مزگەوتی شەهیدانی تێدایە و ژمارەیەکی زۆر برایانی مەسیحی و کاکەی و تورکمان و کورد و عەرەبی لەخۆ گرتووە کە سۆربەیان ماڵەکانیان تا نەوەتەکان بەردەوام بوونە لەو گەڕەکەدا. لە کاتی دەسەڵاتی عەبدولکەریم قاسمدا بە تایبەتی لە پرۆژەکانی ئەژغاڵی سەربەنیشتەجێبوون و ئاوەدانکردنەوە ناوی ئیسکانیان بەسەردا سەپاند و هەر پارێزگایەک لە عێراقدا گەڕەکێکیان بەو ناوەوە بنیادنا بۆ نیشتەجێبوونی فەرمانبەران. عەبدوڕەحمان عەبدولکەریم ناساو بە عەبدوڕەحمان نفوس یەکێکە لە کەسایەتیە دیارەکانی گەڕەکی ئیسکان کە لە ساڵی 1926 لەدایک بووە و لە ساڵی 1946 دواناوەندی لە شاری سلێمانی تەواو کردووە و لە هەمان ساڵدا پەیوەندی بە ڕێخستنەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە کردووە. لە ساڵی 1959 بووە بەڕێوەبەری نفوسی کەرکووک. لە ساڵی 1961 لەلایەن ڕژێمی قاسمەوە دەگیر کراوە و نێردراوە بۆ بەندیخانەی ناوەندی بەغدا.
لە ساڵی 1962 ئازاد کراوە و نێردراوە بۆ حیلە. لە ساڵی 1962 بەنهێنی لە لقی پێنجی پارتی لە بەغدا کار دەکات و دەبێت بە ئەندام لق. لە دوای دەگیرکردنی سەیدا ساڵح یوسفی عەبدوڕەحمانی نفوس دەگیر دەکرێت و لە ساڵی 1963 دوای ئەشکەنجەدانێکی زۆر بە دەستی ڕەشی جەلادەکانی حکوومەتی عێراق زۆر درڕندانە دەست و قاچی دەبڕنەوە و نامەردانە شەهیدی دەکەن. نوری فەقێش یەکێکە لە کەسایەتیەکانی ئەو گەڕەکە و دەورێکی باڵای هەبووە لە ڕێخستنەکانی حیزبی شووعی عێراق لە کەرکووک. پیاوێکی ڕۆشنفیکر و تێگەیشت و هاوسەردەمی خۆی بوو لە هەموو ڕووداوەکانی شارەکە و پڕزانیاری مێژووی شارەکە بوو کە تا کۆچی دوایی کرد پێگەیشی ڕۆشنبیری سیاسی خۆی هەبوو. شێخ حوسێن و هاشم کاکەیی دوو ڕۆشنبیر و دوو قەڵەم بەدەستی ئەم گەڕەکەن. یەکەمیان لە بواری ئاینی و شعر و دووەمیان لە بواری مێژوو کاکەی ناسیدا دەستێکی باڵایان هەبوو. لە مامۆستا ئاینیە بەناوبانگەکانی بریتی بوون لە مەلا عەبدوڕەحمان، مەلا عەبدوڵڵا قەرەهەنجیری، مەلا عەبدوڵڵا مەلا ڕەفیق، مەلا سەلاحەدین، مەلا کەریم، مەلا جەوهەر، مەلا شەماڵ، مەلا حوسێنی تەپەلوو، مەلا ساڵح مەجید، مەلا عوسمان، مەلا سیروان، مەلا ئەبووبەکر، مەلا هاشم، مەلا گەیلان، مەلا ڕزگار. مزگەوت و تەشەی سەید ئەحمەد شێخ کەریم بەرزنجی لە ساڵی 1965 دامەزراوە. مزگەوتی ئیسکان لە ساڵی 1968 دامەزراوە. مزگەوتی شەهیدان لە ساڵی 2005 دامەزراوە. شێخ حەبیب شێخ قادری سامەنسوور ئەندامی پێشووی پەرلەمانی پاشایەتی بوو لە عێراق. هەریەکە لە گەلاوێژ زەباری و ئاواد محەممەد ئەمین ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بوون و بەختیار جەبار ئەمین و وەزیری پێشووی مافی مرۆڤ بوو لە عێراق. ڕەزا کەبابچی یەکێکە لە کەسایەتیەکانی ڕێخستنەکانی حیزبی شووعی و وەستایەکی بەهرەی بواری کەباب و چێژی کەباب بوو لە بازاڕی حەسیرەکە. ئەو چاوە جوانە وەڵڵا خوا بە تۆی داوە